دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی لە عێراقدا لەسەر بودجەی حاکمەیە واتە عێراق دەبێ بۆ هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دابینی بکەم بەڵام عێراق خۆی نەیتوانێەوە بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووریش 100% دابینکە بە ڕێژەیەک دەتوانم بڵێم لە بابەتێک بۆ بابەتێک جیاوازە بۆیە هەرێمی کوردستان ئەو سیستەمی دابشکردنا موسسەی کیمادیا ڕاستەوخۆ لەگە کۆگاکانی بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەمسی ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ وەزارەتی تەمسیل بەبێ ئەوەی نە ئیداریاتی نە بابەتەکە نە دەرمانەکە نایەتەوە وەزارەتی تەمسیل ڕاستەوخۆ بۆ کۆگاکانە لە ڕێگەی سیستەمێکە چەندین ستانداردی خۆی هەیە لە دابشکردن ستانداردی سەرەکی ڕێژەی دانیشتوانە هەندێکیان لە دەرمان و نەخۆشیە دەگمەنەکانە هەندێک دەرمان متمانەی سنتەرەکانە بۆ نمونە سنتەری شێرپەنجە لەکوێ هەبێت دەیداتێ سنتەری نەخۆشیە دەگمەنەکان هەبێت سنتەرەکانی ڤاکسینە کۆمەڵێک پێوەەر هەیە من دڵنیاتان دەکەمەوە بەڕێزان لێرەوە دیسان ڕای دەگەینین هیچ کەسێک و هیچ لایەنێک تەسیراتی لەسەر سیستەمی دابشکردنی دەرمان نییە ئەم دەرمانە دەرمانی خێرخوازی نییە هەر کەسێک بچێت ڕسم لەگەڵ دەرمان بگرێ لە ناو کۆگایەک بڵێ من دەرمانم هێنا کوردستان ئێمە باشترین لە ڕابردوودا لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ساڵی 2023ەوە دوای ئازادی عێراق تا ئێستا زۆرترین و باشترین پەیوەندیمان لەگەڵ عێراقی فیدرال لە وەزارەتی تەندروستی عێراق فیدرالە بووە نمونەش ڕەوشی کۆڕۆنا باشترین سەرکەوتوم بوو تا ئێستا کێشەمان نەبووە وەفدیشمان بەردەوام دەنێرین خۆشم ئامادەم دەچمە بەغدا هەر کاتێک پێویست بێ بە دڵنیاییەوە ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتی بێ لایەنی تەندروستی لایەنی پزیشکی لایەنێکی مرۆڤ دۆستیە پەیوەندی بە جیاوازی شار جوگرافیا پەیوەندی بیرکردنەوە نییە